پزیشکان و کارمەندانی تەندروستی ئەو توێژەی کۆمەڵن کە ئێستا بەراورد بە جاران ئەرکێشی قورستریان کەوتەتە سەرشان. بەردەوام لە بەدەمەوەچوونی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە کارەکانیان بەردەوامن. بەهۆی هەڵکشانی زیاتری ئاماری توشبووان بە نەخۆشیەکە، قەیرانی دارایی و چەندین کێشەی دیکەوە، بار و گوزەرانی ژیانی ئەوان زیاتر ئەستەم بووە. بەرزان محەممەد کە وەک یاریدەری پزیشک لە نەخۆشخانەی ئاسای تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی کار دەکات، لە نێو جلوبەرگی تایبەت بە خۆپارێزی کارمەندانی تەندروستیدا لە بەردەم دەرگای چوونە ژوورەوە بۆ لای توشبوانی کۆرۆنا باسی لە ژیان و کاری ڕۆژانەی خۆی کرد. لێرە لەگەڵ کارەکانمان 4 ساعات دەچین بۆ ژوورەوە، 4 ساعات دەچین بۆ ژوورەوە، هەر جارێک دوو کەسمان لە ژوور ئەمێنەوە و نەخۆشەکان بۆ نمونە پشکنین و هەر شتێک پێویستیان پێ بێت بۆیان ئەکەین و دواتر کەم 4 ساعاتە چوو یان نەگەر کاتی هەیە وا هەیە زیاترمان پێدەچێت، کاتی وا هەیە کە نەخۆشەکان چون لەبەری نەخۆشمان زۆرە، کاتی وا زیاتر دەخوانە 6 ساعتمان پێدەچێت، هەر پێویستیان پێ بێت بۆیان دەکەین و دواتر دێنە دەرەوە خۆمان تاقیم دەکەین و دێنە بۆ ئەو بەشە بۆ توشدان. ئەم یاریدەدەرە پزیشکە کە خاوەنی هاوسەر و منداڵێکە ڕای دەگەێنێت. ترسی کارمەندانی تەندروستی لەوەیە بەهۆی کارەکەیانەوە پەتاو ڤایرۆسەکە بۆ خێزانەکانیشیان دەگوازرێتەوە. هاوکات ئاماژە باقورسی ژیانی پزیشک و کارمەندانی تەندروستی دەکات، دەژڵێت بەردەوام لە کاتی پشکنینی نەخۆشدا لە دۆخێکی دەرونی ناجێگیرداین، بەڵام هەوڵ دەدەین ئەم حاڵەتە بە ڕوخسارمانەوە دەرنەکەوێت تاوەکو کاریگەری لەسەر نەخۆشەکانی کەش دانەنێت. لێرە ڕاستە ئێمە شێکی مرۆڤدۆستیە و شێکە ینی لە قیمەی ئینسانیەت و ئەخلاقی بدایە، بەڵام بەڕاستی کە دێمە ناو نەخۆشخانەوەکو سزنێک وایە، چونکە زۆر ناخۆشانی تۆ هەتاوەکو ئەم جلو ئەم شتانە نەپۆشی هەست ناکەی کە ئەم ژینی هەناسەی ئازادی چەند خۆشە، ینی ئەوە بەڕاستی هەر بخۆیت ئەم پۆشینی ئەم جلو ئەم قیناح و ماسکار بخۆیت عەزابێکە، ئینجا کە دەڕۆیتەوە هەر بە هەمان شێوە، ینی هەرچەند ئێمە هەر ینی هەم کە دێین و هەمش کە دەڕۆینەوە زۆر باش خۆمان تاقیم دەکەین، بەڵام لەگەڵەوەشدا هەر خێزانداری بەڵێ مناڵە هەیە خاوەنی مناڵە بەڵێ ئەوەی کە مەلی ترسم بۆ خۆم نییە، ینی تووشش بم دڵنیام لێی بەرگەی دەگرم و مناحم ڕقەوەتە بەس لە منداڵەکەم زۆر ترسم. نەخۆشخانەی ئاسای تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا کە لەسەر ئەرکی خێرخوازان لە سلێمانی دروست کراوە، نەخۆشخانەیەکی 65 قەرەوێڵەیە و لەوانە 15 قەرەوێڵەیان بۆ چاودێری چڕ تەرخان کراوە. ئێستا زۆربەی قەرەوێڵەکان توشبوویان تێدایە و زۆربەیان نیشانەی نەخۆشیەکەیان هەیە کە بریتین لە پژمین، کۆکە، روودقوران و بەرزی پلەی گەرمی لەش. هاوکات بەشێکی کەم لە نەخۆشەکان نیشانەکانیان تێدا نییە، بەڵام چاودێری دەکرێن.